سڵاتان لە بەتیوارەتان باش بینێرانی ئازیز و خۆشەویست خۆم زۆر بە خۆشحاڵەزانم کامێوارێژ لەگەڵتانە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەم پرۆگرامە نوێدا هیوادارم کامولاکتان تەندروستێکی باشتانەبێت ئازیزانی ئێمە بۆ ئەمڕۆ باز لە پرۆژێکی هونەری نوێیەکەین کە دوێنێ گروپی سولیۆن پرۆژێکیان ڕاگەیاند کاویشکردنەوەی گەلەریەک بوو گەلەری زاڵگا کە یەکێکە لە پرۆژەکانی گروپی سولیۆن کە دیارام گروپە لە 2007ەوە دامەزراوە دروست بووە و هەروە تاکو ئێستا خاوەنی چەند پرۆژەیەکن پرۆژەکانی ئەم گروپە تەواو جیاواز هەمووی پرۆژەی هونەریە بەڵام بە شێوەیەکی زۆر مۆدێرن و جیاواز ئەمڕۆ باز لە گەلەری زاڵگاکەین کە گەلەرێکی ئەندازە بچووکی دوونهۆمیە سەر بە کۆمەڵی گەلەریەکانی ناو کارگەی کولتور کارگەی جگەرەی کۆنی سلێمانیە کە کۆمەڵی کار لەخۆ ئەگرێت ئەم گەلەریە کەوکو دیجیتال ئەنیمیشن و هەروە سێدووری دوودووری و هەروەها کۆمەڵی کاری تریژ لەم گەلەریە بەڕێوە ئەچێت وەکو ڕێخستنی وەرکشۆپ سیمینار ئامادەکاری و بنیادنانی پرۆژە کۆمەڵی کاری تەواو جیاوازە کە لەم گەلەریە بەڕێوە ئەچێت کەوکوتمان کە یەکێکە لە پرۆژەکانی گروپی سولیۆن ئەمڕۆ باز لە هەموو کارەکان و هەروە بەرنامە پرۆژەکانی ئەم گەلەریە و هەروە گروپی سولیۆنی ژەکەین بە میوانداری کاک ئازار عوسمان کەوکو بەڕێوەبەری گروپەکە و هەروە سەرپەرشتیاری پرۆژەکەش ڕێخەری پرۆژەکە بەخێر بە کاک ئازارگیان زۆر سپاس بۆ ئامادەبوون. ئاسەردا پیرۆزبایی کردنەوەی ئەم پرۆژە نوێتان لە یەکەم کە پرۆژێکی هونەری تەواو مۆدێرن و جیاوازە لە شاری سلێمانی لە کارگەی جگەرەی کۆنی سلێمانی وەکو ئاماژەم پێکرد کە گەلەری زاڵگا گەلەرێکی تەواو جیاوازە کێکێکە لە پرۆژەکانی گروپی سولیۆن پێم خۆشە باز لە بیرۆکەی کردنەوەی ئەم گەلەریە بکەین ئەم گەلەریە لە پێناو چیا دروست بوو؟ بەڵێ کارگەی جگەرای خودکارگەی کولتور کە ئێستا ناوە نوێیەکەیەتی استراتیژی و پلانی خۆی هەیە لە چوارچەوەی کاکرێ بە سنتەریشی کولتوری لەم نێوەندەدا ڕێخستنی هەیە بۆ کردنی کۆمەڵی گەلەری و کۆمەڵی گەلەریەکانی ناو کارگەی جگەرە پێگاتووە لە چوار گەلەری لە ناوم گەلەریانە زاڵگەی شەکە لە گەلەریەکان کە ئەتوانین بڵێن لە ڕووی قەبارەوە بچووکترین گەلەری ناو کارگەی جگەرەیە پێگاتەوە لە دوونهۆم قەبارەی هەر نهۆمێکی 3 بە 4 مەترەکە پێگاتەوە و زاڵگا یاخود بۆ ئەم ناوەی لێنراوە لەبەرەوەی شوێنی کۆنی پاسەوانیە کە تیاکراوە بۆ پاراستنی کارگەی جگەرە و زاڵگە ناوێکی کوردیەواتە بە شێوەی پاسەوانیەگە بڵین بە ناوەکەی بڵین لێرەدا استراتیژ و پلانی ئەم گەلەری لەلایەن گروپی سولیۆنەوەدا ڕژراوەتەوە دوای ئەوەی کە گفتوگۆگرا لەگەڵ بڵین ڕێخەری گشتی گەلەریەکانی ناو کارگەی جگەرە بڕیان لەوە درا کە بە شێوازێکی جیاواز یاخود ئەو کۆنسپتی کە گروپی سولیۆنێتی کاری لەسەر کرا و پاشان دوای ماوەی زیاتر لە 6 مانگ کارکردن بڕیان لەسەردا کە کۆنسپتێکی نوێ استراتیژێکی نوێ بۆ گەلەری زاڵگە بنووسرێتەوە ئەویش کە خۆی لە نێوکۆی میدیای نوێ و کولتوریا بمینێتەوە و کارەکانیش دیاریکراوتر بێ بۆی کە ناتوانێت پەش و بڵاوێک بەخۆی کۆبکاتەوە بڵێ کارەکان تاو کاری هونەری نوێن ئەو کارانە کە لە پێشترانە کراوە گەلەری زاڵگا ئەنجامی ئەدات ئێوە خۆتانەکو گروپەکە ئەتوانم بڵێم نوێ لە نمایشە بەڵام ئەگەر لە ڕووی ئەوەی کە بە نوێ کارەکان هەر کاری هونەری بۆ نمونە هونەری شێوەکاریە بەڵام بە شێوەیەکی جیاوازتر لە تەواوی هونەرەکانە گرێتەوە تەواوی ئەو جوڵە تازە ناگرێتەوە کە لە ئێستای دنیادا کاری پێگرێت چ لە ڕووی سینەماوە بێ یاخود چ لە ڕووی بوارەکانی تریشەوە بێ ئەوەی کە کۆیە کاتۆ لەم گەلەریە کۆنسپتێکە واتە چەمچێکە کە هونەرمەندەکەی بێت و چۆن پێشکەشێکە لە ڕێگەی ئەو داڕشتنەوەی خۆی کە بۆ چ بۆ نمایشەکە بێت نیشاندانی ڕیسێرچەی خۆشی بێ و گەڕانی بێ کە لە پێناو کارەکەی خسوێتە ڕوو بۆ ئێمەمانێ لەم ئەو کارانی کە تیان نمایشەکرێ لایەنەکانی گەڕانی یاخودە و لایەنانی کە پێوی ماندوو بۆ نیشانیش بدرێتەوەوانێ بۆی بە تەنها وەکو وێنەیەک نیشان نەدرێت تا بزانین لە چ سەرچاوەیەکەوە بنیاتە درێ و ئایا ئەو لایەنانەشتین کە بنیاتی فۆرمێکی هونەری باش ئەو خۆتان کارەکانی گەلەری زاڵگەتان دیاری کردەوە من ئاماژەم بەچەنێ بە هەنێکی کەمی کرد بەڵام کارەکان زۆر لەوە زیاترن بەڵام ئەگەر کاتێ هونەرمەندێک پرۆژەیەک تەقدیمەکات بە گەلەری زاڵگا ئێوە لەم گەلەریە بڵین پرۆژەکەی ئەنجام بدات و نمایش بکات ئەوە هونەرمەندێکێک کە خۆی خاوەنی بیرۆکە و پرۆژەکەی یاخود گەلەری زاڵگا خۆیان چۆنەڵی ئێوە چەند پێوەرێکتان هەیە بۆ کارکردن و خۆتان ئەو شتانێک کە ئەتانەوێت ئەو هونەرە نوێیانە ئەتانە لە گەلەری زاڵگا ئەنجام بدرێت خۆتان ئێمە بۆ بژاردین کارەکان پێودانگێکی نوێمان هەڵبژاردەوە بۆی کە بتوانین تووشی پێکدادانێک نەبین لەگەڵ هونەرمەندەکانە ئەویش لە ڕێگەی پێگەی فەرمی بڵنگەلەری ساڵگەوە هەروە لە ڕێگەی پلتفۆرمەکانیەوە و فۆرمی ئۆنلاینمانێ ئەم فۆرمە ئێمە لە ساڵێکە دوو جار نمایشیەکەین و دەیخینە ڕوو ئەم فۆرمە هونەرمەندان پڕێکەنەوە لە هەموو بوارە جیاوازەکانە
و دوایەوەی بەپی هەرچ بوارێک کە تەقدیمێکا بڵێن ئەگەرە و بوارانی کە پێشکەش کراکە بڵین کەسێک دوو کەس لە بواری ئەنیمەیشن نمایشی بڵین پێشکەشی کردووە ئێمە بۆمان هەیە کە دانەیشان هەڵبژێرین و لیژنەیەکی پسپۆری بۆ دیارریەکەین بۆی کەم کار هەڵبژێرت و بە بڕیا لە نمایشی بدرێ و لە استراتیجی ئێمایە کە ساڵانە 6 بۆ 7 نمایشکەین بۆ دەڵێن 6 بۆ 7 6 ئەوەی کە دیاریکەوە ژمارە جێگرەکەیە ژمارە حەوت ئەوەیە کاتێک ئەگەر پرۆژەیەکی لە ناکۆ یاخود پرۆژێکی گرنگ لە بەردەستمانە بێ ئەویژەوەی کە بتوانین باخی بین بچێتە پێشەوە ئەم فۆرمانە دوای پڕکردنەوەی ئێمە پۆلێنبەندی بۆکەین بەپی ژمارە هەڵبەتە ئەو فۆرمانش کە پێشکەشی ئێمەکرێ بەپی ڕۆژ ینی بەرواریش تۆمارەکرێ لەمەشا ڕەچاوی ئەو کاوانە شەکەین کە کاتێک کەسێک لە پێشتر پێشکەشی بکە لەمەوە بڕیاری نمایشەکە دانێ لە ناو گەلەری زاڵگایە ئەم نمایشانش بە پێی مودی کارەکە یاخود بە پێی بڵێن کەشی کارەکە بڕیار لە نمایشی کارەکە و کەشی کارەکە بڕیاردا کە کام کارە هەڵبژێرن یاخود بە توانایی و ئەزمموی هوەرمەندە توانایی و ئەزمونونەکە بڕاردەرە سەرەکیە مودی کارەکە بڕیار لەوادا کە ئێمە تا چەند نمایشی بۆ ڕێبخین ئایا چ لە ڕووی ژمارە ڕۆژەکانی بێ یاخود لە کاتی کردنەوەی بێ یا لەسەر ئەو ستایل و ئەو ماتریاڵانی کاڵە بژێرین بۆ کارەکەی خۆی هەڵبەتە هوەرمەندانی کە پێشکەشەکەن خاوەنی بیرۆکەن بە هەمان شێوە بەدەر لە بیرۆکەکەی خاوەنی فۆرمێکی جێگیریشەکە بڕیاری لە کارەکەی داوە هەندێک کات ئەو کارانشی کێنە ناو زاڵگەوە لە کۆنسپتی فۆرمەکان و سەرێکی ئێمە و لە فۆرمەکانیش ئاماژەمان پێداوە کە پێویستەکان نوێبێ ئەم نوێبوونەوە بۆی بتوانین لەگەڵ گەلەرێکە شابگونجێ لەبەر قەبارە و لەگەڵ بنیادنانی فۆرمەکە ئەگەر کارێک لەگەڵ فۆرمی کارەکانی گەلەری زاڵگای یەک نەگرێتەوە ئێمە ناتوانن کاری ئێمە ناتوانین گەلەری ترمانێ ئەکرێ پۆستپۆنێکن یاخۆت بۆ گەلەرەکانی کە ئێوە بە هەموو شێوە یارمەتی دەرا بەڵێ ئێمە لە کارگەی جگەرە خۆی وەکو ئاماژەم پێکرد ئەتانە بیکەم بە گەلەری لە خۆ دەگرێت و چەندین بواری جیاوازیشە بە لە گەلەرەکانە زۆر باشە لەگەڵ کردنەوەی گەلەری زاڵگەیە دوێنێ پرۆژەیەکیش بە هەمان شێوە کراوە ئەویش پرۆژەی دوو بوو هەم پێم خۆشە بۆچی ناوتە ناو ڕۆژەی دوو و هەروەها پێماێ بە ماوەی 15 ڕۆژیش بەردەوام ئەبێت کە بۆمە بۆ دوو هونەرمەندی خۆئازیز و خۆشەویستە بەڵێ سەرەتا کە هاتین هەر کاتێک دەستمان کرد بە نۆژەنکردنەوەی گەلەری زاڵگا پێگاتوو لە دوو نهۆم یەکەم کارکردنیشەوە بوو کە چۆن بتوانین دوو ژوور نۆژەم بکەینەوە و بە هەمان شێوە دوو پلیکانە دروستکەین بۆ نهۆمی دووەم ینی هەموو ئەو کارانی کە تیامان کە بە ژمارە دوو دەستی پێکرد و یەکەم نمایشیش کە پێشکەشی گەلەری زاڵگەکرا لە ڕێی فۆرمە دوو هونەرمەند بوون کە پێگاتون لە ڕێباز مۆتابچی لەگەڵ ئارام حەسەن بە دوو فیلمی ئەزمونگەری بەشداریان کردبوو ئەکسپەرمەنتاڵ ئەمە وای کرد کە لە گفتوگوی خۆشمانەکە من یەکەم ناوە بشار وەکو ڕێکخەرکەوتم من پرۆژەکە بە پێشنیاری پرۆژەی دووەکەم و لەلایەن هونەرمەندەکانی شۆلاری نەبوونی خۆیان ڕاگەیان بۆیە پرۆژەکە ناوی دوو هات هەموو لە تەواوی پرۆسەکەەوە بنیادنان دروست بوو بۆ ناولێنانی و ماوەی 15 ڕۆژ دیاری کرا و 3 ڕۆژی بە ئۆنلاین ئەبێت ئەویش بە هۆکاری ئەم لە خۆگرتنی ڕێکارە تەندروستێکە ئەگەر کەسێک نەتوانێت بینەری کارەکە بێ ڕۆژانی کۆتایی یا بڵێ ئێمە 3 ڕۆژی بە ئۆنلاین ئەبێ و هاوکات لە ڕۆژانی کۆتاییشە دیبیتێکی کراوەمانە بێ بۆ لەسەر کارەکە باشە ئەمە هەندێک لە بڵین کارەکانە کە بە شێوێ سلای دەسەر شاشاڕە بۆی بینەرانیش لە لای بینەرانیش ڕوون بێت ئەگەر ئاماژە بە کارەکانی یاخود چی لە خۆ ئەگرێگە لەری زاڵگە بە شێوەیەکی گشتی لە نێوکۆی میدیانیوە کە باسیەکەی میدیانیوە خۆی لە کارەکانی ڤیددیو ئارت ئینستلیشن پەرفۆمانس کۆمیک ئەنیمیشن دوو دووری سێدووری هەریشک لەمانە کە بە چەند چەشنێکی تریژ لە خۆ دەگرێت هەڵبەتە ئەمانە ئێمە ئاماژە بۆ بین ئەو کارانی کە بڕیاری لێدەین لە نمایشکردنی مەرج نیە تەنها کارێکی وێنەری بێ ئەکرێ بە نمونە پرۆسەی کارێکیش بێ کە چۆن لە سەرتاوە نووسیوێتی و یاخود بڕای لەوەدا چۆن قۆناغەکانی جێبەجێ بکە ئەکرێمەوەکو ئەرشیفێک پیشانی بینەوە کە چەندی نمونەی تری وامان هەیە یاخود پرۆسەمان هەیە کاری لەسەر دۆکۆمنتەری کردووە لەو فۆرمانی کە تەقدیم کراوە دۆکۆمنتەریە بەڵام جارێ نووسینەوەی کارەکەی کردووە چۆن پرۆسەکە بە ئەنجامەگەیەنێ پرۆسەیەکی ئەرشیفی زۆر جوانی پیشان ناوە و زۆر جوانیش توانیوێتی هەر ئەرشیفی کارەکان یاخود سەرەتای پرۆسەکە خۆی ئەرشیف کاتەوە ئێمە پێشەوەی دۆکۆمنتێکە نمایش بینەوە نمایش بۆ پرۆسەکەکەین کە چۆن جێبەجێ کردووە بۆی کە پیشانی بین ڕیسێرچی هونەرمەندەکە لەکوێیە کەمەش لە تەواوی دنیاکاری لەسەرەکەی چۆن هونەرمەندێک بۆ بنیادنانی خۆی پێویستی بە سەرچاو و گەڕانی خۆی هەیە لەمەژ لەم فۆرمانەشمان هەیە مەبەستی ئێمە لەوایە کە چۆن بتانی کارە جیاوازەکان کۆ بکەیتەوە و هەڵبەتە فۆکەسێکیش بخەیتە سەر ئەو کارەکە لە ئەتوانین بڵێ لە مەودایەکی بچووکە بۆی فۆکەسێکی
دیاریکراوتی بچێتە سەری وەک لەوەی کە قەبارێکی گەورەتر بە بەوێنێکی گەورەش نیشان ئەم کارانە تا ئێستا نەکراوە وەکو بۆ نەکران نمونە ئەمریکایە بۆ هونەرمەندانەکەن کە بۆ منێکێکە خاوەنی بیرۆکیەکی نوێ بەدەوە بە هەمان شێوە پشتیوانیەکەن پێشوازی لێ ئەەکەن ڕاستێگە لە بۆچوونی خۆمە بڵم وەکو فۆرم لەوانی پێمان وابێ نوێ ڕاستە بەڵام لە تەواوی جیهانە ئێستا جوڵێ بەڵام بۆ کوردستان بەڵێ هەندێک لە فۆرمەکان بێگومان وان نوێن چ لە ڕووی بەرکەوتنەوە چ لە ڕووی کۆنسپتی کارکردنیشەوە بەڵام لە ڕووی بەکارێنانی ئەو تەکنیک و ماتریاڵانی کە لە بەردەستمانە هەندێک هادووەکە پێمان وابێ کە نوێنین لە شتێکی کەوەیگیرە طبعاً هەمووەمانە منەکە کاتێک پێشنگاکی شێوەکاری بۆی زیاتر لە لای بینەران ڕوون بێت تۆ پێشنگاکی شێوەکارێکی تۆ کە ئەچی دۆک و بینەر ئامادەی پێشنگاکە بیت و هەروە تابلۆ بە تابلۆ سێرەکەی ئەمانە هەمووی تابلۆی وەستاون و هەڵواسراون باشە بەگەلێرەکەیە بەڵام ئەمەی ئێوە بۆ نمونەکە کاتێک پێشنگایەکی شێوەکاری ئەەکەنەوە جیاوازە ینی ئەمێت تۆ ئەو جیاوازە بگەێنی بە بینەران کە کاتێکی سێری پێشنگایکی شێوەکارێکی تەنها تابلۆکە نییە بە وەستاوی تۆ بیبینیت جیاوازێکی چۆڵی بچووک باسکەین بۆ تێگەشتنیشی ئاسانتر لەناو ئەم کارانە بینەر بەشێکە لە کارەکە ئەبێتە بەشێک لە تاواکەری چ لە جوڵەیە بێ یاخود چ لە بینینی کارەکەش خۆیان بێ هەندێک کات بە پێچوانەوە ئەبێتە تەواوکەری کارەکەش ئەمە چ لە ڕووی بینەرە چۆن ئەگەر کارێکی پەرفۆمانسا بێ ئەگەر کارێکی پەرفۆمانس ئەگەر بە دەنگ بکرێ دەنگی ئەم جوڵەی ئەم لەناو گەلەرەکە تاواکەری جوڵەکەی ئەویشە لە ڕووی پەرفۆمانس ئەگەر لە کارێکی ڤیددیۆیی یابێ کارێکی بڵێن لایڤ بێ هەتا ئەم سوڕەی ئەم بینەرە ناچێتە ناو کارەکەەوە هیچ تاواکەرێکی نیە هەڵبەتە ئەمایشێکە لە کۆنسپتی کارەکان کە لە داهاتووە نمایشەکەی کەوتم واتە کاتێککە تۆ چی وێنەی تۆ تۆمانەکرێ وێنەی تۆ پیشەکە لە بەشداربەکانی کارەکە کاتە توانێت هەندێک لە کارەکانی ژانی نزیکە لە هوەری سینەما شانۆشەوە بەڵێ ئەم ژانرانە هەمویان لە ناو میدیای نوێ هەمویان تێکەڵم پێکەوە لە بنیادنانی کاری هوەریە باشە بە شەوێکی گشتی کە دوێنێ ینی ئەم پرۆژەی ڕاگەاندرا لە ڕووی پێشوازیەوە چۆن بکەوە ئاتانە بۆ نمونە پرۆژێکی وەها جیاواز لە شاری سلێمانی و هەروە لە کارگەی کۆنی جگەری سلێمانی کاتانە بیکەم بە سنتەرێکی کللتوری گەورە چۆن پێشوازی لێکرا یا بۆ ئایا خۆی وەکو کۆی کارەکە کارێکی قرس نەبوو بۆ ئێوە ڕاستێکی بە هۆکاری ئەزمموی کارکردمان لە گروپی سۆلیۆنەکە گروپێکی کللتوری ژینگەیە لە ساڵی 2007ەوە کۆمەڵێک پرۆژەی ئێجگار گەورەی بە ئەنجام گەیاندوە پرۆژەکان لە فەزای گشتیاواتە لە ناو خەڵکا و لە ناو گەلەریش و لە جیاواز لە شوێنەکانی تریژ نمایشی کردووە و هەریشێک لەم پرۆژانە وای کردووە کە بینەرێکی جیاوازتر بە خۆی کۆ بکاتەوە ئەگەر بە نمونە بینەری بڵین نمایشەکانەوەوان دەبن کە تایبەتە چن بۆ سەیری کارێکی تابلۆ بە پێچوانەوە بینەرەکانی ئەمە ئەو خەڵکەن کە ئەیانبینین ڕاستەخۆ کە لەسەر شقامەکانن یاخود لە ئێمە ئەیانبینین بەرکەوتین لە شوێنەکانی تر لەگەڵیان هەڵبەتە ئەم بینەرش بۆ ئێمە زۆر دڵخۆشکەرە لە بەروی لەگەڵ خۆمانە هاتوون چ لە ناو نمایشەکانە زۆری نەیان بەڵام هەر جارێکی ژوای کردووە کە تۆ کاتێک کابی بە خاوەنددارێتی کۆمەڵی پرۆژی جیاواز لە خۆتەگریت و چ لە سەر ئاسی نمایشکردن بیا لە ئاسی بەرکەوتنی کۆنسپتەکەش بێ واکە کە کەسی نوێ بێرە بۆ خۆی خۆشببختانە ئەو ئەگەر بە دیاریکایی بڵم ماوەی 2 بۆ 3 ساڵە بێ کە سۆلیۆن پرۆژەی نییە زیاتر خۆی لە بواری تررا خودت بە کاگیجگەرەوە سەرقاڵە لە ئێستا کاتۆ تۆ ناوم پرۆژە بەڵێ بەرکەوتەیەکی جیاوازی هەبوو و چاوەڕوانێکی جوانیش لێ بوو بە هیوامەوەش بتوانانی لە پرۆژەکانی تریشە ئەو بەردەوامی بە ماوەی 2 ساڵە خەریکێنان پرۆژێن ئەم پرۆژەیە ماوەی 8 مانگە سەرقاڵی وەکو ئامی پرۆژە بەڵێ پرۆژی گەلەری زاڵگا بەڵام پرۆژەی کارگەیشتگەر لە ساڵی 2012 بە دیاریکراوی هەتا ئێستا کاری لەگەڵاکین بۆ کردنی بە سنتەریش ئەکێ پشتیوان تا بوو بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی کە ئەتوانم بڵێم زیاتر کە پەیوەندن بە سلێمانیەوە بە شاری سلێمانیەوە کەوایگەکەم شوێنە بکرێت لە بە هۆکاریەوەی کە لە سنتەری شاری سلێمانیە و استراتیجیە لە ڕووی پێگەیەوە وای کردو کە ئەشتوانێت لە هەموو لاکانی ترێوانی کۆمەڵ کۆبکاتەوە و شیاوە بۆی کە سنتەریشی کولتوری بێ و هەڵبەتە سنتەری کولتوریژەوەیە کە تۆ ڕۆشن بیری و پێناسەیەک و کۆنسپتێکی جیاوازتر لەگرێ و بۆی بتوانێت خەڵکیشتیاکۆ بێتەوە باشەکو کاتی کردنەوەی ئەم سنتەرە کللتوریانی هەمیشە کراوەیە بۆ خەڵک بۆی بێبینەری کارە هوەرەکان یاخود تەنە پرۆژە بۆ پرۆژە کە کاتی پرۆژێکی هوەری ڕاگەندرێت هەڵبەتە نۆژەنکردنەوە و کارکردن لە کاگەیجگەرە پەیوەستە بەو بوو لەگەڵ پارێزگای سلێمانی دابینەکە بۆی بەشەکانی ئەکتیو بێتەوە لە استراتیژی و لە ماستەر پلانی کارگەی جگەرە شاوەیە کە چەندین بەشی جیاواز لە خۆیگەێت وەکو مۆزەخانە وەکو سینەما شانە و موزیک و بەشی مناڵان
تیم دەگاتن بەڵێ هەموو جیاوازن بەڵام نۆژەنکردنەوەکانی بەپێی قۆناغ بە قۆناغ و لە خۆگرتنی ئەم بارودۆخانی کە هاتوونەتە پێشە لە ساڵی 2012 هەتا ئێستا وای کردو کۆمەڵێک بەشتیایە ئەکتیو بێ بە لە خۆگرتنی ئەو بارودۆخەشی کەوتمان گەلەریەکان بەڵێ گەلەری ئێستا گەلەری کارگە ئەمانە چۆنڵی چالاکن و بەشی گەنجان بە هەمان شێوە بەشێکە کە نۆژەن کراوەتەوە گەنجانکاری تیاکەن و چەندین شوێنیش ئامادەکرا و هەروەها ئەدرێ بە کۆمپانیەکانی پرۆدەکشن ئەو کەسانی کە لە بواری سینەما لە بواری شانۆکارەکەن یاخود ئەگەر شیاوە بێ وەکو چۆن لە ساڵی پار و ساڵانی ڕابردووشە کە کۆنسێرتی تیاکرا بەپی ئەو شوێنی کە گونجاو یاخود بەپی ئەو فەزای بڵێن کارگێکی گەرەی کۆنی سلێمانی ینی کۆمەڵەکاری هوەری تا ئەنجامەدرا هوەرمەندان کۆمپانیەکانی ڕکلام ینی سوودیانە بینی لە هەنێ بەشی کارگەکە بەڵام ئێستا توانێت بڵین بە فۆرمێکی جیاوازترکە نۆژان ئەکرێتەوە و باشترە کار ئاسانی ترەبەوە بەڵێکیتر لە داهاتوو شاکام شوێنانە چێتە بواری جێبەجێکردنەوە زیاتر چۆنڵی تەخەسوسی وەرەگرێ و بە شێوەیەکی چڕتری دەتوانێت کار و پرۆژەی تیا بکرێت بەڵام ئێستا بەپێی ئەو توانایی کە لە بەردەستمانێت چ لە ئاسی بۆ نۆژەنکردنەوە بێت چ لە ئاسی تواناییمان بۆ کردنەوەی کارگەیجگەرە ئەو پرۆژانی کە ئەتوانی لە دەسەڵاتمانەیە ئۆرگەنایزەکەین و کاری لەسەرەکەی باشە و بە هەمان شێوەکە گازار بڵێن لە ڕابردوو هۆڵی سینەما هەبوو لە کارگەیجگەرە بڵێن لە ئێستاشدا هۆڵی شانۆ بەڵام بڵێن لە دوای نۆژەنکردنەوەی بە هەمان شێوە ئەو هۆڵە هەر ئەمێنێت بە جوانتر لەوەی کە ئێستای و گەورەتریشە تەڵان لە ماستەر پلانەکە بە مۆدێرنترین و تازەترین شێواز کاری لەسەرکراوە بۆی بتوانێت زۆرترین بینەریش لەخۆ بگرێت و زۆرترین بەرکەوتن و زۆرترین بەکارهێنانیش و سوودیشی لێوە توانێت بڵین پرۆژێکی هوەری زۆر گەورە و نێوجوانە بۆ زۆر استراتیژی گەورەمانی کە لە خزمەت هەموو هوەرمەندانە بە جیاوازی بە خزمەت هەموو خەڵکیشە نەک بەتەنها بڵین بێگومان خەڵکی لە هەموو لە بەرەوەی شوێنێکە بێ بۆی هەمان بەکارێ هێنن و بە هەمان شێوەش چەندین بەشی تریش لەخۆ دەگرێت یان تەنها بەشە کولتوری و هوەریەکە نییە و تەڵام بەشی مناڵان دەتوانین بڵین بەشی سپۆرت وەرزش هەر چەندین کاتە بۆ هەموو چین و توێژەکانیش بێگومانی ینی بۆ هەموو تەمەنە توانێت سەردانی ئەم سنتەرە کولتوریە بکات و هەروە سوودمەند بێڵێ بێگومان بە هەما شێوەکە بۆ نمونە کارگەی جگەری سلێمانی خەڵکیش کۆمەڵی یادگاریە خەڵکی شاری سلێمانی باوەڕ ناکەم کە کەسێکیش نەبێ نەزانێت کامە کارگەی جگەرە کۆنی سلێمانی هەر بەلایە بڕوات هەر بۆ ینی بە سمبولی شارەکەش ینی کاڵی شاری سلێمانی کاڵی کارگەی جگەری سلێمانی هەمووی ئەزانێکە کوێ لە یادەوەری هەمومانە کاتێک ئێمەش ئەوە بەشێکشێتی کە مۆزەخانەیەکیش تایبەت بۆ کارگەیزگەرە خۆی دانراوە هەل لە ناو کارگەیزگەرە ئەویش کۆکردنەوەی ئەرشیفانە و ژماری ئەو کارمەندانی کە کاری تیاکردەوە ساڵی 1956ەوە هەتا کاتی لە کارکەوتنی زۆر باشە وەکو گروپەکە کاتی پرۆگرامەکەم ئەوە نەماوە چ پرۆژێکی کەتانێک گروپی سووریۆن چیتان لەبەردەستە یاسا خەریکی چین گەرمترین پرۆژەیەوەیە کە ئێستا 6 پرۆژەتانەوە بەڵێ 6 کاری هەڵبژاردووە بۆ گەلەری زاڵگا و بە پێی پلانی مانگەکان و بە پێی چۆنەڵی ئەو استراتیژی کە دامانناوە هەتا مانگی نۆی ساڵی داهاتوو ئەم 6 پرۆژەیە جێکرێتەوەتیایە و نوێترین پرۆژەش ئەوەیە کە ئەپلیکیشنێکی ژینگەیە دروستێکات و تەقدیمی پارێزگار و ناوەندە پەیوەندیدارەکانێکات بۆ زیاتر خزمەتکردنی ژینگە و لە داهاتوە تەکنیکەکانی شێخینەوە زۆر باشە دەستەکانە خۆشکاگازەر بە هیوای سەرکەوتن و بەردەوامی بۆ ئێوە بۆ سەرجام ستاف و هەروەها کارمەندانی گروپی سولیۆن و هەروەهی گەلەری زاڵگەش چی شتێ ماوە کە باسمان نەکردوێت کاگازەر سوپاسدانەکەم بە هیوام بە کاری باشتر و بەردەوامتریش لەگەڵێوە پێشکەش بکەین ئێمەش بە هیواین دووبارە سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ بینەرانی خۆشەویست دەچینە لای راپۆرتێک کە لە گەلەری ئەمنە سوورەکە پێشەنگەیەکی هاوبەشی ژنان کرا با پێکۆ بینەربین و گەڕێنەوە لە هۆڵی ئەمنە سوورەکەی شاری سلێمانی پێشەنگایەکی شێوەکاری بۆ ژمارەیەک ژن کرایەوە کە با تابلۆکانیان گزارش لە ئێش و ئازار و خۆشی و شادی و بەهرە و توانەکانی ژنان دەکەن. ئێمە وەکو ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان
لە درێژی چالاکیەکانمانە کە بۆ هەفتەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان بە بۆنێ 25 نۆڤەمبەرەوە ئەو چالاکیانەی کە ئەیکەنێکێک لە چالاکیەکانمان ئەوە بوو کە پێشانگایەکی ژنان بکەینەوە. پێشانگاکە تایبەتە بە ژنان بە ناوی سۆزی ژن و هەموو بەشدار بووەکان پێکاتون لە 20 خاتون نزیکەی 35 تابلۆ بەشداریان کردووە، هەمویان ژنن. لەبەرەوە پێشانگاکە بە ناوی ژنەوە و تایبەت بوو بە ژن بۆ 25 نۆڤەمبەر، بۆیە ژنان زیاتر بەشدار بوون و تابلۆکان پێناستن لە سروشت، لە ئێش و ئازارەکانی ژنان، لە ڕنج و توانای ژنان لە هەموو ڕووەکانەوە، لەو پێناسانەی کە لە ناخی خۆیانە پەنگی خواردوێتەوە بە تابلۆکانی خۆیان دەریان بڕیوە. پێشانگاکەمان بە جۆرە. سۆزی ژن ناونیشانی پێشەنگاکەیە و کە ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان کردویانەتەوە، وەک خۆیان ئاماژەی پێدەکەن لە پێنەوە پێشخستنی هونەری ژنان و دەرخستنی هونەری ڕاستەقینە لە ڕوانگەی ژنەوە پیشان بدات. شێوەکارێک ئەمڕۆ بەشداریم کردو لەم پێشانگایە کە سەبارەت بە سۆزی ژنە. تابلۆکان بەگشتی گزارش دەکات لە ئافرەت و من ماوەی 2 ڕۆژە خۆم ئامادە کردووە، پشتگیری ئافرەتانم کردو هەمیشە و خۆشحاڵم وەکو ئافرەت هەمیشە پشتگیریام بکەم و هیوادارم شانازی بە یەکتریەوە بکەین هەمیشە. بێگومانەکو ئەندامێکی گروپی هونەری شێوەکاری کوردستان کە لەم پێشانگایەدا بەشداریم کردووە و پێشانگاکە پێگاتۆ لە 35 تابلۆ و خۆم بە خۆشحاڵزانم کە بتوانین بەشداری بکەم و بەڕاستی من ماوەیەکی کەم پێشانگاکە زانیم و توانین لەمای کەمە باش چەند تابلۆ ئامادە بکەم. پێم باش بوو کە بەشداری بکەم لەم پێشانگایە کە بە ناوی سۆزی ژنەوەیە و تایبەتە بە ئافرەتان کە تێیدا هیچ گزارش لەوە کاکە هیچ ئافرەتێک ئەوە نییە هێزێکی نەبێ کە شتێککە لاواز نییە، هەموو ئافرەتەکان بەهێز و بەتوانە. ئەگەرچی توند و تیژی دژ بە ژنان تا ئێستا بەردەوامە، بەڵام ئەمان دەیانەوێ بە تابلۆکانیان نمونەی ئازادی پیشانی کۆمەڵگە بدەن. داوا دەکەن چیتر نەبنە کاڵا و سنوورێک بۆ دەستدرێژی و کوشتن و لە گۆڕنانی خەونەکانیان دابنرێت. من ئەمڕۆ بۆ شێوەکارێکی شاری سلێمانی بەشداریم کرد لەم پێشانگایە کە من و کۆمەڵە شێوەکار بەشداریمان تیا کردووە کە پێشانگە بە ناونیشانی سۆزی ژن. من بە تابلۆیەک بەشداریم کردووە کە باس لە ئافرەتێکە کە ئافرەتۆکو بەهار وەکو نێبوونەوە بۆ ژیان کە بەهار و جوانی ئەدا بە ژیان. ئافرەت جوانە و هونەرێش ئەگەر بەشداری تا هونەرە جوانترەکەن، هونەر خۆی جوانە بۆ ژیان و پێویستە هەموو ئافرەتێک وەکو وڵاتانی کە بەداخەڵ وڵاتە زۆر گرنگی بە هونەر نادرێت، پێویستە گرنگی پێ بدەن و بەشدار بن لە پێشانگەیان لە هەر بەهرەیەکیان هەبێت. ژین عەبدوڕەحمان، گەلی کوردستان، سلێمانی. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست، کۆی پرۆگرام ێوارە ئەمڕۆتان پێشکەش کرا. هیوادارم کە تاوای پرۆگرامەکە بەدڵی هەموو لایەکتان ببێت. هەتاکو سبەینە هاوکارانم با پرۆگرامێکی نوێ لەگەڵتانە بن. ئێوارێکی خۆش بۆ گشت لایەکتان، خواتان لەگەڵ.